ئەو پزیشکەی خەمی قەبرەتی و لە پێناو خوددادا وازی لە سەدان هزار دلار هێناوە. میهرەبانترین پزیشکە بە هەژاری لەدایک بوو، هەرگیزیش وازی لە هەژارەکان نەهێنا و دوو کاری هەیە: پزیشکی و هاندانی خەڵک بۆ بەخشین و میهرەبانی. ئەو پێی وایە ڕازیکردنی خودای گەورە لە پارە پەیداکردن گرنگترە و مرۆڤ دەبێت خەمی قەبری بێت. دلێر شینە عوسمان شیروانیە و لە 1970 لە گەڕێکی بەلاشاوە کە گەڕێکیشی هەژارنشینی شاری هەولێرە لەدایک بووە. لە ئێستادا پسپۆڕی نەشتەرگەری گشتیە و وەک خۆی دەڵێت سەرەتا بە هەژاری گەورە بووە و دایک و باوکیشی نەیان خوێندووە. کاتێکیش کە لەگەڵ خوشک و براکانی لە قوتابخانە بوون، دایک و باوکی نەیان زانیوە لە پۆلی چەندن. کاتێک قۆناغی 12 ئامادەیی تەواو کرد، حەزی لەوە بووە بچێتە بەشی ئەندازیاری تەلارسازی یان کۆلێژی شەریعە. بەڵام باوکی حەزی لێ بووە بچێتە کۆلێژی پزیشکی و وتوێتی ئەگەر نەچیتە کۆلێژی پزیشکی ئەوە حاشاد لێ دەکەم. ئەو هەرچەندە بە پزیشکە میهرەبانەکە ناوبانگی پەیدا کردووە، بەڵام وەک خۆی دەڵێت لەو کاتەی لە کۆلێژی پزیشکی بووە تەرمی دوو کەسی بەدەستی خۆی پارچە پارچە کردووە و بۆ شیکاری ویستوێتی بە وردی ناوەوەی مرۆڤ ببینێت. دکتۆر دلێر دەیتوانی ئێستا وەک پزیشکیی ناسراو ببێتە ملیۆنێر، کەچی هێشتاش سەرقاڵی بەخشینە و تەنها بەسڵاوات و دوعا نەشتەرگەری بۆ هەژاران دەکات و ئەمە جگەلەوەی هەموو ڕەمەزانێک چەندین نەشتەرگەری بێبەرامبەر دەکەن. دکتۆر دلێرشینە لە نۆرینگەکی نووسراویشی هەڵواسیوە و نووسیوێتی بۆ هەموو کەسێک و هەموو ڕۆژێک ئەوەی پارەی نییە پارە نەدات، نەخۆش ئازادا لەکوێ فەحس بکات و لەکوێش دەرمان وەربگرێت. لەسەر ئەوەی کە زۆر هاوکاری خەڵکی هەژار دەکات و نرخی نەشتەرگەری زۆر دابەزاندووە، بەردەوام لەلایەن بەشێک لە پزیشکانی ترەوە دژایەتی دەکرێت و کێشەی بۆ دروست دەکرێت. بەڵام ئەو دەڵێت بۆ من ڕەزامەندی خودای گەورە گرنگترە، نەک ئەوەی پزیشکەکانی تر لێم ڕازی بن. مرۆڤ دەبێت بیری قەبرەکەی خۆی هەبێت.